ئێمە وەکو ڕێکخراوی لانەی مناڵانی کوردستان پرۆژەیەکمان هەبوو لە چوارچێوەی پاراستنی مافەکان و ژنانی شاری هەڵەبجە کە لەم پرۆژەیەدا لە ماوەی ڕایانانێکی حەوڕۆژەیی لە بواری بزنس و بەڕێوەبردننی داراییدا کە تێدا 50 کچوژنی هەڵەبجە بەشداریان تیا کرد و لە نێوان ئەم 50 بیرۆکەی جیاوازیان هەبوو هەریەکە و بە بیرۆکەی خۆیەوە ئێمە 6 بیرۆکەی جیاوازمان هەڵبژار لە ڕێگەی لیژنەی هەڵسەنگاندنەوە کە بەپێی چەند پێوەرێکی دیاری کراو و پاڵپشتی دارایی پرۆژەی ئەم 6 کچەمان کرد و ئێساوان خاوەنی ئیش و بزنسی تایبەت بە خۆیانە. ئەم پرۆژەیە لە چوارچێوەی پرۆژەکانی تەتویر بە پاڵپشتی دارایی ڕێکخراوی مەسەلە و UPP بوو. بەڵێ پرۆژەکان هەر شەشیان جیاوازن، یەکێکیان غەسل بوو، یەکێکیان گوڵی سروشتیە، یەکێکیان ئیشی ڕایزنە، یەکێکیان بۆیە و لەگەڵ زەیتی سروشتی و پاکێجی.